دکتۆر زەردەشت سەرەتا زۆر سوپاس دەکەین بۆ ئەم دەرفەتە کە لەگەڵماندای دەمەوێت بۆ پرسیارە دەست پێ بکەم جەنابەت لە بەریتانیا دەژیت و ئێستاش بەریتانیا بووە بە یەکێک لە وڵاتانەی کە بە خراپترین شێوە ڤایرۆسی کۆرۆنا کاری تێکردووە دەمەوێت بزانم یعنی هۆکارەکەی چییە بەریتانیا بەو شێوەیە ڕێژەی مردنی زۆرە بەهۆی ئەم ڤایرۆسەوە بەڵێ پێشەکی زۆر سوپاستانەکەم بۆ بانکردن بۆ ئەم بەرنامەیە و سڵاوم بۆ میوانەکان لە ڕاستیە ئەم ڤایرۆسە خۆی شتێکی تازەیە و معلوماتێکی زۆر نییە لەسەری کە بۆچی ئاواهی لە بەعزێ شوێنە زۆر بە خراپی بڵاو ئەبێتەوە و زۆر کەس توش ئەکات تا ئێستا معلوماتێکی وانە بەڵام یعنی بەعزێ بۆچوون هەیە کە ئێستا حالیان خەریکن ئیشی لەسەر ئەکەن یەکێ لەوانە تقریبی 2 هەفتە پێش ئێستا وتیان ئەم ڤایرۆسە تقریبی 33 جار میوتیشنی کردوواتە خۆی گۆڕیوە ئەم خۆ گۆڕینەش بە خۆی گۆڕیوە بعضێ جار بەرەو زەعیفی ئەڕوا بعضێ جار بەرەو بەقوەتی ئەڕوا ڤایرۆسەکە جا یەکێک لەو سترینانەی کە یاوێتی لە باشووری ئەوروپا و بەریتانیا و هەتا باکووری ئەمریکاش یەکێکە لەو جۆرە کوشندەکەی کە زۆر سەریع بڵاو بێتەوانێ و زۆریش ئەبێتە هۆی مردن ئەوانەی کە تووشی ئەبن ئەمە یەکێکە لە کەواتە تۆ پێت وایە ینی شێوازی ڤایرۆسەکە لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تریا لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی تر جیاوازە حالیان ئیسا بۆچوونێکەیە بەڵێ چکە ئەڵێن 33 جار ئەم ڤایرۆسە گۆڕانکاری بەسەر هاتووە کە سەیریان کردووە لەبەرەوە تەسەوور ئەکرێن نەوعی ڤایرۆسەکە هۆکار بێ ئەوە یەکێکە لە لێکانەوەکان کە داناو بۆ احتیمالێتەکان بەڵام هۆکاری تریشەیە بۆ نمونە جێنەتیک بۆ ماوەیی چونکە هەست ئەکەن لە بەعزێک شوێنە زۆر خراپ یعنی بڵاو ئەبێتەوانە و خەڵک زۆر ئەکوژێ بۆ نمونە ئێستا لە بەریتانیا ئەوانەی کە دەرکەوتووە زۆرترین ڕێژەی کە ئەوانەیان کوژێت ئاسیاویەکانن وەکو هندی و پاکستانی و ڕەشپێستەکان مقارنەتەن طبعاً بە ژمارەی ئەوان لەم وڵاتەیە سەیریان کردو ئەمانە زۆر بە خراپی تووشی ئەبن ئەمە طبعاً بە یەکیش کە بێ لە هۆکارەکان و حالیان دەستیان کردو بە دراستێکی زۆر بۆ ئەمە و زانکۆی ئەدنبەرە دەستیان کردو بە ریسێرچێکی زۆر گەورە تقریبی زیاد لە 20,000 کەس بەشداریان تێدا کردووە بۆ ئەوەی خوێنیان لێ وەرەگرن بزانن ئەمانەی کە توش بوون ئەوانەی کە لە داخڵی ئینتێنسیڤ کێر یونیت بوون لەگەڵ بەعزێکی یان ئەسڵەن هیچ نیشانەیەکیان بزانن هۆکار چییە باشە دکتۆر ئاستی پشکنینەکان چۆنە لە بەریتانیا چونکە وەکو یەکێک لە بۆچوونەکانیش ئەوەیە کە تا پشکنینەکان زیاتر بێ با بڵێن ڕێژەی بڵاوبوونەوە کەمتر ئەبێتەوە چونکە دەری ئەخەن کە کوێ ڤایرۆسەکەی هەیە و کوێنیەتی ئەوە زۆر ڕاستە لە بیدایەتا کە دەستی پێکرد ڕێژەی فەحسکردن تێستکردن لە بەریتانیا تۆزێ کەم بوو بەڵام وردەوردە ئەمە زیای کرد ئێستا کەشۆتەوەی ڕۆژی 100,000 تێست دەکەن و هەجدانێکیش بدۆزنەوانێ ئەوانەی کە بەرکەوتیان هەبوو لەگەڵ ئەو نەخۆشان ئەوانەش تێست دەکەن طبعاً ئەوەیەکە لە شتە باشەکان لە زۆر وڵاتە زۆر سەرکەوتوو بوو وەکو لە کۆریای جنوبی لە ئەڵمانیا کە لە بیدایەتەوە دەستیان کرد بە تێستێکی زۆر بەداخۆ لە بریتانیا لە بیدایەتە تێست زۆر نەئەکرا باشە ئێستاش لە ڕۆژێکە 100,000 بەسە بۆ وڵاتێکی وەکو بەریتانیا حالیان بەسە بڵێن بۆ ئەم وەختە یعنی 100,000ەکە کە هەتا بەعزی سنتەر هەیە ناگاتە تارگێتی خۆشی یعنی بۆ نمونە دانا ئەم سنتەرە لە ڕۆژێکا بتوانێت 1000 تێست بکە بەڵام 1000 نەخۆش نییە جاری وایە لەوانەیە کەمتر لەوە هەبێت نەخۆشەکان بەڵام تواناکەیان هەیە کە بتوانن 100,000 بەڵێ باشە دکتۆر بابەتێکی تر کە ئێستا لە زۆر وڵاتە با بڵێن شتێکە بۆ بە ئیجباری یاخود پێویستە هاوڵاتیان ئەنجامی بدەن ئەویش با بڵێن ماسکە یاخود دەمامک کاتێک کە ئەڕۆنە دەرەوە ئایا لە بەریتانیا ئەمە بووە بە شتێکی کە پێویستە بکرێ یان هێشتانە وەکو ئەخیر جار کە حکوومەت قەراری بۆ دەرکرد ئەڵێ ئەدڤایس یەکەین یعنی ئامۆژگاری خەڵکەکەن کە ئەچنە شوێنە گشتیەکان وەکو ناو قیتار و پاس و یان سوپەرمارکێتەکان ئامۆژگاریانەکەن کە بیبەستن بەڵام تا ئێستا نەبوو بە ئیجباری لە ئینگلتەرایە نەبوو بە ئیجباری کە ئەبێ هەموو کەسێک بیبەستێ طبعا شتێکی باشە ئەگەر ئەوە خەڵک
بە پێو ئامۆژگاریانە بڕات و بیبەستێتە و ماسکەکان. باشە ئەمە با بڵین ئەگەر پزیشکەکان ئەم فشارە دابنێن لەسەر حکوومەت نایکا بە ئیجباری یاخود هۆکاری چێ با بڵین بۆ نمونە لە وڵاتێکی وەکو ئەڵمانیا کە ئەویش وڵاتێکی ئەوروپیە ماسک بۆ بە ئیجباری بەڵام لە بەریتانیا ناکرێت. لە بیدایەتە نەیان کرد لەبەر ئەوەی ئەمان ئەوەنیان ماسک نەبوو وتیانە گەر بیکەین بە ئیجباری لەوانەیە زەختێکی زیاتر بخاتە سەر NHS و ئەو وەختە بۆ جەماعەتی NHS و بۆ ستافی خەستەخانەکان کەم بێتەوە. لە بیدایەتە نەیان کرد و ئێستاش تا ئەم کاتە وەلەو ئێستا زۆریان بۆ هاتووە نەخۆشخانەکان هەمووی ماسکی زۆریان بۆ هاتووە بەڵام تا ئەم کاتە نەیان کردو بە ئیجباری بەس نازانین لە مستەقبەلا ئەکرێ بە ئیجباریانە احتیمال هەیە کە بیکەن شتێکی ئیجباری چکە شتێکی باش. بەڵێ دکتۆر دەمەوێت بێمە سەر بابەتی ئامێری هەناسەدان دەبینین لە هەندێک وڵاتاندا کێشەی ئەوە هەیە کەمی ئامێری هەناسەدان ئایا بەریتانیا کێشەیەکی لەو جۆرەی هەیە لە کاتێکدا کە دەبینین ڕێژەی با بڵین ئەو کەسانی بەهۆی ڤایرۆسەکە دەمرن تا دێ زیاد دەکات لە بەریتانیا؟ لە بەریتانیا کێشەی ئامێری هەناسەدان نییە چونکە تا ئێستا نەگەشتوتە حدێک بڵێ وەڵا نەخۆشەکە لەبەر ئەوە مردووە کە جیهازەکە نەبووە وەکو بینیمان لە ئیتالیا لە بیدایەتە نەخۆش هەمووی لە ناو ڕاڕەوەکانە ئەخەوتن نەخۆش نەیانتوانی بیانخەنە ژێر جیهازەکان یعنی وایان دانابوو لە هەندێک تەمەنەوە نەیانەخستنە ژێر جیهازەوە. لە بەریتانیا تووشی ئەو حاڵەتە نەبووین و جیهاز زۆرە تا ئێستا چونکە خەستەخانەی زۆر کرایەوە هەتا سەربازۆمانە بەشداریان تیا کرد عسکەری خەستەخانەی مەیدانیان کردوانێ و لەو کاتەشا پڕ نەبووە یعنی تا ئێستا دوان لەو خەستەخانانە داخران لەبەرەوەی ئەوەنە نەخۆشی لێ نەبوو و ئەوەی کە ئەم نەخۆشیشە لێ شەر نییە هەمووی پێویستی بە جیهازی هەناسەدان هەبێت یعنی بۆ نمونە لە سا 85 پێویستی بە خەستەخانە نیە داغڵبوو نییە ئەو لە سا 15 کە داغڵ ئەبێت لە سا 5 ئەگەر بچێتە ITU یەکەی چاودێری ورد لە سا 60 هێشتا هەر پێویستیان بۆ جیهازە نییە هەر ئۆکسجینیان ئەوێت بەڵام پێویستیان بۆ جیهازە نییە لەبەرەوە لە بەریتانیا کە ئەوە نەبووە بەهۆی یەکێک لە سەبەبەکانی زۆربوونی مردن. بەڵێ دکتۆر لە هەندێک لە وڵاتاندا لە ناویاندا بەریتانیاش کە گومان دەکرێت لە شەفافیەتی حکوومەت لە ڕاگەیاندنی ئامارەکان بە تایبەتی ئاماری ئەو کەسانی کە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوەی گیانیان لەدەستداوە تۆ پێت وایە شتێکی وا هەیە لە بەریتانیا یان ئەگەر هەیە ئەم ئامارە بە تەواوەتی ناوترێ ئەمە هۆکاری چییە؟ ڕاستە لە زۆر وڵاتە داتاکان بەڕاستی نایەن بەڵام لە بریتانیا شتوان نییە هەمووی بە مەزبوطی ئەوەی کە لە نەخۆشخانەکان ئامردووە هەموو ڕۆژێک داتاکانی ئەن بە میدیاکان و بڵاوی ئەەکەنەوە و هەفتەی جارێک ڕۆژێکیش کە ڕۆژی سێشەمانەکە ئەو نەخۆشانەی کە لە دەروی خستەخانەکانە جان لە دەست ئەدەن و پۆزیتیڤ بوون بە کۆڤید عینەش ناوەکانیان ئیزافە ئەکەن بۆ مەجموعی ناوەکانی تر کە بەهۆی نەخۆشیەکەوە مردوون. یەکێک لە هۆکارەکانی کە بۆ لە بریتانیا زۆرە لەوە ئەچێ بریتانیا زۆر بەڕاستی داتاکان و بڵاو بکاتەوانێ ئەمە بێکێک بێت لە هۆکارەکان چکە لە بەعزێ وڵات ئێستا بە تەواوەتی بڵاوی ناکەنەوە لە بەعزێ وڵاتە هەر بۆ بە ستیگما یعنی خەڵک ئەوە نییە کە نەخۆشیەکەش بگرێ ڕووی نایە بڵێتە هەمە لە بریتانیا وان نییە. بەڵێ دکتۆر بابە دواپرسیارم بکەمە ئەوە ینی سیستەمی تەندروستی بەریتانیا تا چەندێک ئامادەیە بۆ شیانی ئەوەی کە ئەڵێن لەوانەیە لە ماوەی چەند مانگی داهاتووە خولی دووەمی ئەم ڤایرۆسە دەست پێ بکاتەوە. بەڵێ طبعاً خەستەخانەکان و NHS بریتانیا ئامادەیە و خۆشیان ئامادە ئەکەن و حالیان ئەو عیلاجانەی کە ئەژیرێت هەمووی بە شێوەی بەحسەی لێت و تەجریبی ئەیکەن بزانن ئایا کامە ناجیح هەبێ بۆی ئەگەر وەیڤی دووەم شەپۆلی دووەم دەستی پێکردەوە لە پاییزا ئەمان بتوان گەشت بێتنە عیلاجێک و هەروەها ئێستا خەریکی دۆزینەوەی پێکوتن بۆ ئەم نەخۆشیە بەشم لە مانگی 9 حاضر بێت و بتوانن بیەن چکەوێت تەنیا ڕێگایە بۆ عیلاج ئەم نەخۆشی لەبەرەوە بە هەموو جۆرێک یعنی خەریکن لە ئامادەیەکی باشە. بەڵێ دکتۆر زەردەشت حەمەڕەش پزیشکی نەخۆشیە گشتیەکان لە مانچستەری بەریتانیا سوپاس دەکەین بۆم دەرفەتە. سپاس بۆ ئێوەش.